پزیشک و کارمەندانی نەخۆشخانەی گشتی تەقتەق لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە وڵاتانی دراوسێ و بەشێکی شارەکانی هەرێمی کوردستان شەونخوونی و ڕێکارە تەندروستیەکانیان زیاتر گرتەبەر بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە. ئێمە وەکو نەخۆشخانەی تەقتەق چەندین تیممان دروست کرد، تیمێکمان لە پازگەی شێوە سوور بۆ پشکنینی ئەو هاوڵاتانەی کە لە کەرکووکەوە دێن، ئەو کارمەندە بەڕێزانەی کە خەڵکی شاری تەقتەقن و بەڵام لێو دام دەکەن پشکنینەوە بۆ کرد. خۆشبەختانە ئەمڕۆ پشکنینی ئەوانش دەرچوو، پشکنینی ئەوانش نێگەتیڤ بوو. بە کۆی گشتی تا ئێستا ئێمە لە شاری تەقتەق هیچ گومان لێکراوێک و هیچ تووشبوویەک یان نییە لە شاری تەقتەق. خۆشبەختانە سپاس بۆ خوا، سپاس بۆ هەموو ئەو لایەنانەی کە هاوکارمان و سپاس بۆ هاوڵاتیان بەڕاستی هۆشیارانە تەعامولیان کرد، هاوکاریان کردین. ناحیەی تەقتەق بەهۆی فراوانی سنوورەکەیەوە ڕۆژانە ژمارەیەکی بەرچاو لە هاوڵاتیان بە مەبەستی پشکنینی جۆرا و جۆر سەردانی نەخۆشخانە دەکەن. بەڕاستی کارمەندانی تەندروستی و پزیشکان بووە کە زۆر بەباشی ڕوبەڕووی ئەو هەڵمەتە بوونەوە. زۆر سپاسی خەڵکی تەقتەق و خەڵکی دەوروبەریشی دەکەن ئەگەر زیاتر یارمەتیمان بدەن، زیاتر پابەندی ڕێنمایەکان بن بۆی بتوانین هەمومان پێکەوە دژی جەنجی کۆڕۆنا بجەنجین. و حتا ئەو پێداویستانێکە لە بەردەسمانە بە پێی توانە، یعنی ئەوەی کە لە توانای ئێمەدا بێ بەدەر لە ڕێنمایەکان و لە چوارچێوە ڕێنمایەکان ئێمە دەتوانین بە زیادەوە پێشکەشی بە هاوڵاتیان بکەین و ئینشاءڵڵا تەمەنا دەکەین هیوامان وایە بە کەمترین زیان لێ دەرچین لەو بارودۆخی ئێستا. دوایین پشکنین کە بۆ 22 هاوڵاتی ناحیەی تەقتەق ئەنجام درابوو، سەرجەمیان بە نەرێنی گەڕانەوە. لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەش تا ئێستا هیچ توشبوویەک لە سنوورەکە تۆمار نەکراوە. ئەمەش بۆ خۆپارێزی هاوڵاتیان و هەوڵە بەردەوامەکانی کارمەندانی تەندروستی و هێزە ئەمنیەکان دەگەڕێتەوە. کاروان نازم گەلی کوردستان، ناحیەی تەقتەق.